هەواڵێکی خۆش بۆ دایک و باوکانەی مناڵی داونیانەیە هەنگاوێکی زۆر گەورە نراوە بەرەو چارەسەرکردنی نەخۆشیەک. لێکۆڵەرانی زانکۆی مای لە ژاپۆن ئەڵێن توانیومانە ئەو کرۆمۆسۆمە زیادەیە بسڕینەوە کە خەڵک تووشی کۆنیشانی داونەکە. تەکنیکەکە ناوی CRISPR-Cas9ە. ئەزانین چۆن بی لەم تەکنیکە بکەنەوە، حساب بکە GPS یان لە مەقەستێک بەست و ئەینێرنە نێو خانەکە. بە GPS-ەکە شوێنەکەی بۆ دیاریەکەن وەڵێن بڕۆ کرۆمۆسۆمی 21م بۆ ببڕ. ئەو کرۆمۆسۆمە زیادەی کە کەسەکەی تووشی کۆنیشانی داون کرد. لێکۆڵینەوەکە لە جۆرناڵی PNAS Nexus بڵاوکراوەتەوە کە جۆرناڵێکی زانستی باوەڕپێکراوەتەیدا سەرپەرشتیاری لێکۆڵینەوەکە کە ناوی ڕیۆتارۆ هاشیزومە ئەڵێت خانەمان لە توشبوویەکی داون وەرگرت و لە تاقیگەکەماندا توانیمان بەو مەقەستە تایبەتەی دروستمان کردووە کرۆمۆسۆمە زیادەکەی نەوی لابین. طبعاً من لەبەر ئێوە پێڵێم مەقەستێکی ناخۆی ئەنزیمە. هاشیزۆمە ئەڵێت دوای ئەم پرۆسەیە خانەکە ئاسایی بووە و وەک خانەیەکی تەندروست و بێکێشەی لێهات. دوای چەند تاقیکردنەوەیەکی دیکەش بینیمان کە ئەو چالاکیانەی لە خانەکەدایە و پەیوەندی بە سیستەمی دەماری و مێشکەوە هەیە وەک خانەیەکی تەندروستی لێهات و بەراورد بۆ خانانشی کە داونیان هەیە گەشەیان باشتر. لێکۆڵەرۆ ژاپۆنیەکان ئەڵێن زۆر دڵمان خۆشە بەم داهێنانە نوێ، بەڵام جارێ لە سەرەتا داین و کاتمانەوێت بۆ پێشخستنی تەکنیکەکەمان بۆەوەی لە کاتی لابردنی کرۆمۆسۆمە زیادەکە هیچ بەشێکی دیکەی خانەکە زیانی بەرنەکەوێت. لە هەر 700 منداڵێک یەکێکیان کۆنیشانی داونی هەیە، واتە کرۆمۆسۆمی زیادەی هەیە. مرۆڤی تەندروست 46 کرۆمۆسۆمی هەیە، ئەوانەی داونیان هەیە 47یان هەیە. ئەو کرۆمۆسۆمە زیادەیە چالاکی خانەکان تێکەیات لە ڕووی ژیریەوە کەسەکە دو ئەخات کێشەی دڵی بۆ دروست دەکات و ئەگەری توشبوونی بە نەخۆشی زەهایمەریش زیاد دەکات.